مرۆڤ نەگەشتی بوو بە ئەندازەیە کە کارتێکەر بێت لەسەر گۆڕانی کەشوهەوا و گۆڕانی کەشوهەوایە ئێستایەکێ لە لێکەوتەکانی ئەوەیە کە بەشێکی زۆر لە ناوچە سروشتەکان بەرەو بە بیابان بوون ئەڕوات. خۆی ئەم خۆڵبادینە زاهرەیە کە کەس هەیە پێی بێتاقەت نەبێ، تێکدانی ژینگەکە، تێکدانی تەندروستی هەموو فەردێک. نەخۆشێک تێ هەڵگری شێرپەنجەیە، نەخۆشێک تێ لەسەر کۆمەڵێک عیلاجی ڕۆماتیزمی وایە کات کە سیستەمی بەرگری دابەزێ، ئەمە لەبەر سیستەمی بەرگری دابەزیەوە زووتر و زۆرتر نەخۆش دەکەوێت و کاریگەری پێوە دەکەوێت. کاکە گیان ئەم خۆڵبارینە ئەبینین بە ساقی چاوم بۆ تەنگەنەفەسی بۆ خەڵک بۆ مسلمانان بۆ زۆر شت قورسە بەسەرشانیەوە ناڕەحەتە. خۆڵبارین دیاردەیەکە کە لەسەر ئەمە سارەیە بە سروشتی بوونی هەبووە، بەڵام ئێستاکە بە هۆکاری مرۆیی با بڵێن ئەم دیاردەیە زیایی کردووە و دیاردەکەش ینی لە زمانی کوردیا بە خۆڵبارین ناوزەند کراوە. خۆی ئەمە ئاسفەی ڕەملیە، ینی ستۆرمە ئیتر ئەگەر ستۆرمەکە بۆ لمبێ یا بۆ خۆڵ بێت دەستۆرم یا سۆڵ ستۆرم. ئەمانە دوای ئەوەی کە تەوژمێکی بای بەهێز ئەبێ لە ناوچەیەک و ناوچەکە خەسڵەتی بیابانی هەیە بە سروشتی ئەکرێت لەژێر تەوژمی باکە بەشێک لەم دەنگکۆڵە جیاوازانە بە ئاسمانە بچن و بە پێی قەبارەکانیان بۆ بەرزبوونەوەی جیاواز بڕۆن و مەودای جیاواز بڕۆن. دوای ئەوە کە تەوژمەکە نەما وردە دابارین دەست پێکات و کاتێک کە دابارین دەست پێکە لە دەنگکۆڵە گەورەکانەوە دەست پێکات، ئەوەی کە قەبارەی گەورەیە زووتر دائەبارێ، ئەوەی قەبارەی مامناوەندیە یانی کاتێکی زیاترەوێ، ئەوەی کە قەبارەی ورترە ئەکرێ بۆ ماوەی چەند ڕۆژێک لە ناو بەرگەهەوا بمێنێتەوە و لەو کاتانە ینی گرنگە کە مرۆڤ ینی پارێزگاری لە تەندروستی خۆی بکات. یعنی پێشان کە ژماری دانیشتوانی سەر هەسارەی زەوی و چالاکیەکانی مرۆڤ نەگەشتی بوو بە ئەندازەیە کە کارتێکەر بێت لەسەر گۆڕانی کەشوهەوا و گۆڕانی کەشوهەوایە ئێستایەکێ لە لێکەوتەکانی ئەوەیە کە بەشێکی زۆر لە ناوچە سروشتەکان بەرەو بە بیابان بوون ئەڕوات، کەواتە لە سەردەمی خۆیان ئەم دیاردەیە زیاتر سروشتی بووە. کاتێک ینی چالاکی مرۆڤ بەو ئەندازەیە نەبووە کە کار لەسەر ڕەوشی کەشوهەوا بکە و بێتە هۆکاری گۆڕانی کەشوهەوا و بێتە هۆکاری زیادبوونی با بڵێن پانتایی بیابان چکە هەر خاچێک کە با بڵێن ڕووپۆشی سەوزایی لەسەر نەما و ئاستی ئاوتیا کەم بووەوە ینی گەی بە ئەندازەیەک ئەو کاتە ئەم خاکە پێکاتەیەکی سەرەکی لە دەست ئەیا کە بریتێت لە پێکاتەی ئاو کە ئەم پێکاتەی لە دەست دەنگکۆڵەکان لێک ئەترازێت واکرێ ئەم دەنگکۆڵانە ئەگەر تەوژمی بایەک بێت یانی ستۆرمێک بێت بە ئاسمانیانان بیبە، کەواتە لە پێشە ئەم دیاردەیە سروشتی بووە. بۆ نمونە عێراق خۆی بە سروشتی لە ینی سیوێکی خاکەکەی لە سیوێکی خاکەی بیابان بووە بە سروشتی و ئەم دیاردەیە تیابوونی هەبووە، بەڵام ئێستاکە عێراق نزیکەی لە 39 خاکەکەی بۆ هۆکاری وشکایەتی بۆ هۆکاری نەمانی ڕووپۆشی سەوزایی بەرەو ئەوە ئەچێکە بێ بە بیابان، کەواتە پانتایی بیابان لە عێراقا زیاکات ئەبێ بە نزیکەی هەفتە، کەواتە دیاردەکە پێشان کە هۆکاری مرۆیی کەم بووە، کاریگەری کەم بووە لەسەر کەشوهەوا، ئەم دیاردەیە زیاتر سروشتی بووە، بەڵام ئێستاکە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ هۆکاری مرۆیی کە کاری لەوە کردووە یعنی لەسەر تەواوی هەسارەکە بکات. هۆکارەکانی خۆڵبارین بە دڵنیایەوە ئێمە مامەڵە لەگەڵ ینی خاک ئەەکەین یا لەگەڵ ناوچەیەکی لمی ئەەکەین. ئەم ناوچە لمیە خۆی جارە لم خۆی خەسڵەتێکی هەیە
دەنگۆڵەکانی سربەستن دەنگۆڵەکانی سربەستن پێکەوە نەبەستراون وەکو خاچێکی کشتتوکاڵی ینی ئەم دەنگۆڵە سربەستانە ینی ئەکرێت لە هەموو کات و زمانێکە ینی پێشتریش کە خاکەکەی ئەو تایبەتمەندەتی هەیە کە لمیە و پێکەوە نەبەستاون ینی تێکچەری نییە ستراکچەری نییە کە تێکچەر و ستراکچەری نەبێ کەواتە ئەو ناوچێ هەموو کات ینی با بڵێن ئەو ئەگەرەی لەسرە کە تەوژمی بابێ و لی هەڵگرێت وەکوی کە لە سین هەیە وەکوی لە ئوسترالیا هەیە وەکوی لە عێراقیە لە زۆر ناوچێ جیهان هەیە سروشتەکان بەڵام بەم دواییە هۆکارەکەی ینی با بڵێن ئەم پانتایە زیای کردن هەندێک ناوچەی سروشتی هەبوو ناوچە هەبووە ڕووپۆشی سەوزایی هەبووە کە دیاردەی با بڵێن خۆڵبارین لەسەری ڕووی ناوە ئێستا کە ئەو ناوچانە ئەبن بە بیابان بە هۆکاری کەمبوونەوەی ئاو ئەمە فاکتەرێکی زۆر گرنگە تۆ هەر کاتێک ینی با بڵێن ڕەگەزی ئاود لە هەر ناوچەیە کەم بۆ ئەو کاتە ڕووپۆشی سەوزاید نامێن کە ڕووپۆشی سەوزاید نەما ئەو کاتە یەکەم خاکەکەت لێک ئەترازێت دەنگۆڵەکانی لێک ئەترازێ و با بڵێن دارەکانیش نەماوە بربەست بێ کاتێک کە تەوژمی با هات ئەو تەوژمی باە کەم کاتەوە کەواتە تەوژمی باکە کار ئاسانی بۆ کاچکە دار و پشتێنەی سەوز نەماوە خاکەکەش ینی سربەست بووە دەنگۆڵەکانی سربەستە کەواتە ئەبێتە هۆکارەوەی کە دیاردەکە زیاکات و ئەمانە ئەگەرێتەوە بۆی کە ینی چالاکیەکانی مرۆڤ هۆکارن و چالاکیەکانی مرۆڤیش تەبیعی با بڵێن ڕەهەندی زۆر زیای لە پشتەوەیە لەوانە زیابوونی خەڵکەکە بە تایبەتی زیابوونی خەڵک تۆ بینیت ئەم مرۆڤایەتی ئەگەر بڕووی بۆ مێژوویەکی سۆر کۆن ینی زۆر دێری نیشنا لە ساڵی 2000 کە لەگەڵ ئێستا 25 ساڵی فەرقە لە ساڵی 2000 ژمارەی مرۆڤایەتی لەسەر ئەم هەسارەیە ینی تقریبا 6 ملیار و 171 میلیۆن بووە 6 ملیار بەڵام لە ساڵی 2025 بۆ بە 8 ملیار و 200 هزار کەواتە لە ماوەی 25 ساڵە 2 ملیار مرۆڤ لەسەر ئەم خاکە زیای کردووە ئەم 2 ملیار مرۆڤە چی ئەوێ لانەی ئەوێ جێگەی ئەوێ شوێنی چالاکیەکانی ئەوێ شوێنی کاری ئەوێ ئەمانە هەمووی لەسەر پانتایی سەوزاییە چکە هەسارەی زەوی ڕووپۆشەکەی سنووردارە والله ئەوەی کە ئێمە بەبیرمان بێت ومن عمرم طبعا زیادە 70 ساڵە ینی ئەم حاڵەتەمان هەرگیز نەدیوە سەبەبەکەیشی چییە ڕەنگە ئێستا تۆ پرسی بۆ ئەو هەر دنیاکە عینی دنیاە بۆ ئێستا هەیە و ئەوسا نەبووە ئەوسا دنیا ژینگەیەکی کەی پاکی هەبوو ئەو ژینگەیە خەڵک ئێتیمامیە بە سەوزایی ئێتیمامیە یعنی تۆ تەسەوور کە شارێکی وەکو سلێمانی احتیمالە لە کۆنا 1 تەقسیم هەزاری ئێستا سیارەی تیا نەبووە مەکائین و ئەجیزەی تیا نەبووە ئەمانە هەموو کاریگەریکی گەورەیان هەیە بۆ سەر ژینگە بۆ سەر کەش و هەوە لەبەرەوە ئێستا زۆر جیاوازە لەگەڵ جارانە چونکە ئەم تەکنۆلۆژیە تازە و ئەم پێشکەوتۆی کە ئێستا ڕووی ئەوە لە دنیا چەند بۆ تەمای خۆشی دەوەنە بۆ تەمای ناخۆشی بۆ هەموو میلەتانی سەرجیان خۆی ئەم خۆڵبارینە زاهرەیە کە کەس هەیە پێی بێتاقەت نەبێ تێکدانی ژینگەکە تێکدانی تەندروستی هەموو فەردێک ئێمە ئێستا بە خۆمان نازانین ئێستا جایزە ئەم خۆڵبارینە ئەنواع وەشکاڵی ئێستا میکرۆبی تیا بێت کە ئێستا ئێمە بە خۆمان نازانین یەکێتە ناو گیانمانەوە لەبەرەوە خەڵک زۆر پێویستە ئەم شتە بە نەزەری ئەتیبار وەرگری بە شتێکی زۆر سادەی وەرنەگرێت بۆی کار نکاتە سەر نەتەندروستی خۆی نەچوار دەورەکەی بەڵکو ئەبێ بە پێچەوانەوە زۆر بەبایەخەوە ئەن ئێستا ڕەنگە زۆر کەسەیە پێ عیبێکە مامە ببەسێت وازانێ بکاکە ئەوە زۆر زەروریە و بەسیترین عیلاجیشە بۆ ئەم حاڵەتە کە تۆ ئەبێ بیکەیت قەیچێکە باکە مامە هەبێت بۆ ئەوەی کەوا حەچنە بێ بوو پارێزێ لە بازێ میکرۆبە لە بازێ پیساییە لەبەر ئەوە ئەم خۆڵبارینەی کە ئێستا هەیە زاهرەیە کە ئەوەنە ناخۆشە تەسەوری ناکە ئینسان چۆن بیری لێ بکاتەوە
طبعا لەم چەند ڕۆژی دوایە هەرێمی کوردستان و سلێمانی بەتایبەتی ڕوبەڕووی شەپۆلێکی خۆبارین بووە. ئەم شەپۆلە خۆبارین بێگومان کاریگەری نەرێنی تەندروستی لەسەر مرۆڤ بەجێهێڵە. کاریگەرەکان شەپۆلەکەن بەسەر چەند گروپێکدا. ئەمە گروپێک لە مرۆڤمانێک کەسمانێک کاڵگریز نەخۆشیێکی درێژخایانی ئەمانە کەمترین کاریگەریان بەسەرەوە بەجێمێنێ، بەڵام گروپێک ترمانێ خۆی لە ڕاستی ئەمانە هەڵگری نەخۆشخانە درێژخایانەکانن، گرفتی سیەکانیان خوان ئەمانە زیاتر پیانەوە دیارە. دوو فاکتەری سەرەکی هەیە کە ئێمە دەتوانین هەڵسەنگانی بۆ بکەین لێڤڵی بەجێمانی کاریگەری خۆڵباری بەسەر تەندروستی مرۆڤەوە دیاریدا. یەکەمیان چڕی خۆڵبارینەکە چەندێکە، ئایا زۆر چڕ یاخود کەم چڕە، دوو مەودای مانەوەی چەندێ، چەند سەعاتێک بمێنێتەوە یاخود چەند ڕۆژێک بمێنێتەوە، هەتا شەڕتر بێ، هەتا چەند ڕۆژێک زیاتر بمێنێتەوەوانی بێگومان کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ زیاتر دەبێت. لە بەرامبەر ئەمە ئەو کەسێک کە هەڵمژە، ئەو کەسێک کە ڕوبەڕووی ئەم شەپۆلی خۆڵبارینە ئەمێنێتەوە ئەم کەسە تەمەنی چەنە، ئەگەر تەمەنی مناڵ بێ یاخود تەمەنی سەر و 65 ساڵ بێ بێگومان لەبەری بەرگریان کەمترە، زیاتر پیانەوەداری زیاتر تووشی گرفتە تەندروستیەکانی خۆڵبارین دەبن. یاخود ئەو کەسانی کە خۆیان بەرگریان ئۆڵڕەدی لاوازە، ینی بۆ نمونە نەخۆشێک تێ هەڵگری شێرپەنجەیە، نەخۆشێک تێ لەسەر کۆمەڵێک عیلاجی ڕۆماتیزمی وایە کات کە سیستەمی بەرگری دابەزێ، ئەمە لەبەری سیستەمی بەرگری دابەزیەوە زووتر و زۆرتر نەخۆش دەکەوێت و کاریگەری پێوە دەکەوێت. گروپێکترمان هەیە ئەمانە خۆیان تەمان هەڵگری نەخۆشیە درێژخانەکانی سیەکانن. خۆ دەزانی خۆڵبارین زیاتر پەلاماری سیستەمی هەناسەدان و سیەکاندا، لەبەرەوە تۆ کەسێک تەیە ڕەبۆی هەیە، کەسێک تەیە حساسیەتی وەرزی هەیە، یەکێکترە تەیە قەساباتی درێژخانی سیەکانی هەیە، کەسێک ترێ بەهۆی کۆرۆنا یەکێک لەو کارەکانی ترۆ بێت تووشی ڕیشاڵبوونی سیەکان بووە، بۆ خۆی ئەم کەسە سیەکانی ماندووە، شەکەتە هیلاکە. کاتێک خۆڵبانیش ڕۆدا ئەو گەردی لە خۆڵانە پەلاماری سی نەخۆشەکەدن ئیتر لە مولولەکانی خوێنبەرەکانەوە بیگرە بۆ بۆری هەوا، بۆ کونەلووت، بۆ قۆڕەک و تاسیەکان، هەموو ئەمانە بێگومان کاریگەری سەر سیستەمی هەناسەدان و سیەکانی نەخۆشەکە بەجێڵەوە دەکات تونتر دەرکەوە. بەشێکی زۆر لەوانەیە کاڵگیر نەخۆشە درێژخانەکانی سیەکان و خەسابات و ڕەبۆ بێگومان ئەمانە لە 2000دا لە نەخۆشخانە داخڵێک و هەندێک جار بۆ چەند ڕۆژێک لە نەخۆشخانە دەمێنەوە تاکۆ کاتی کە تەندروستیان جێگیر دەبێت. بێگومان لەگەڵ زیادبوونی چالێکیەکانی مرۆیی لە عێراق، لەگەڵ کەمبوونەوەی داهاتی ئاو لە عێراق، لەگەڵ کەمبوونەوەی ڕووپۆشی سەوزایی لە عێراق، ئەمانە هەمووی هاندەرن بۆی کە یعنی دیاردەکە زیاب بکات. یعنی بۆ نمونە وەکەوەی کە سەرچاوەکان ئاماژەی پێکات، یعنی پێشتر ینی ئەم دیاردەی خۆڵبارینە لە ڕۆژئاوای عێراق لە ساڵێکە لە دەوری 240 جار بووە کە لە ڕووبە بە هۆکاری ئەو پانتایە بیابان بوونەنا، بەڵام لەم 20 ساڵەی ڕابردووە ئەم دیاردەیە بوو بە 270 جار. و وەکەوەی کە سەرچاوە باڵێن سەرچاوەکانی UN و ڕێکخراوە نێودەوڵەتیان ئاماژەی پێکەن، عێراق وای لێ بۆ ساڵی 2050 لە ساڵێکە 300 جار 300 جار بە ڕۆژ ئەبێت یا بە دووبارە منۆ باڵێن دووچاری خۆڵبارین بێت، کەواتە هۆکارەکانی زیادبوونی مرۆڤ و چالاکیەکانی ینی هۆکارن بۆی کە خۆڵبارینت لە ناوچەیەکی بیابان کە 243 جار بووە لە ساڵێکە وای لێ بێ بە 300 جار، ینی 300 جار، ینی ئەمە ینی ژمارەیەکی زۆر زۆرە ومە کارتێکەرێکی زۆر گەورەیە بە هۆکارەوەی کە داهاتی عێراق تۆ بینی پانتایەکی زۆر لە هۆڕەکان لە عێراق لە دەست چوون، هەمووی بوون بە وشکایەتی، پانتایەکی زۆر لە دارستانەکان لە دەست چوون. لە عێراقا ئێستا ینی ئاستی سەوزایی ڕووپۆشی سەوزایی ینی لە 155 هاتۆ بۆ 5، ینی لە 150 ڕووپۆشی سەوزایی لە دەستاوە عێراق و لەگەڵیشیا داهاتی ئاوی زۆر کەمە بێت. داهاتی ئاو چ ئەوەی کە لە دەرەوە بۆیە چ ئەوەی وەکو دابارین ڕۆی تێەکات، تۆ دابارینت کەم بێ و داهاتی ئاویشت کەم بێ و ئەو داهاتەی کە داهاتی خۆتە لە سانەوە داهاتی عێراق ئاهی خۆیەتی باقاتی لە سانەوە تو یەکی لە دەرەوەی عێراق، کەواتە لە دەرەوەی عێراق ئەم فشارن لەسەر ئەەکەن و گۆڕانی کەشوهواش وال لێ ئەکات، ناوچەکەت بەرەو وشکایەتی ئەڕوا، بەرەو ئەوە ئەڕوا کە دابارین وەکو پێویست نەبێنێت.
وەکوی ئامارێکی دقیق بەڕاستی ئامارێکی دقیق لای من نییە بزانم چەند کەس داخڵ بووە ئەو زیاتر لە بەشی ئامار هەیە لە فەرماگی تەندروستی بەڵام بێ گومان لەم ڕۆژانەیە لە بەڕی خۆڵباری زۆرتر بووە ژمارێکی زۆرتر بەراورد بە دووسێ هەفتە لەوە پێش سەردانی نەخۆشخانەیان کردو بۆ کاری کاریگەری دەست کاریگەری خۆڵباری لەسەر کەسی هەڵمژ یاخود کەسی توش بوو بەشێکی زۆریان بە تەنگە نەفەسی هاتوون بە تایبەتی ئەوانە بوون کە خۆیان کێشیسەکانیانە بۆ ڕەبۆ قەساباتیانەوە بۆ من دوێنە شەو چەند نەخۆشەکەم بینیوە لە نەخۆشخانەی تایبەتی سلێمانی کە بۆ خۆم لێ داوام هەبووە بە تەنگە نەفەسی و کۆکۆ پژم هاتوومەتە نەخۆشخانە کە سێرم کردومانە بخۆیان دوانیان ڕبووان هەوە دانێن قەسەباتی رەشخانی سەکانیان بۆ بە تایبەتی لەوانی کە مامناوان بەرەو سەرەوەن زیاتر بۆ حاڵەتان هاوتن بەشێکی تریان حساسەتی وەرزیانە چاویان سوورە بێتەوانێت چاویان ئاواکە پژمەیان هەیە یاخود هەندێکیانە لوتمان گیراوە قورگانە خوێ و لە سەرێکە پژمن لە سەرێک ئەکۆکن هەندێکی تریان نە تووشی تەنگە نەفەسیە بن تەنگە نەفەسەکە ئازێری سەڵسنگیان بۆ توژەکە ئازێری سەڵسنگەوە دەکەن زەختیان بەرز بێتەوە تووشی ناڕێکی یاخود تێکچوونی نەبەزاتی دڵ دەبوون و بۆ شێوەیە دێنە نەخۆشخانە. برا لە بیرێری ئێمە واوە پێیەوە خۆبێنی من نەدیوە نەمادیستووە ناوەڵا بەفرباریوە تەردەبار و سدباریوە ئەجا زەرعەتمانەکە چاک بوو هەمووی چاک بوو برنجمانەکەت هەموو چاک بوو هەموو شتەکانمان چاک بوو برا ئەم خۆڵباریمە نەدیوە چاوتی کاکە گیان ئەم خۆڵبارینا ئەبینین بە ساقی چاوم بۆ تەنگ و نەفەسی بۆ خەڵک و بۆ موسڵمانان بۆ زۆر شت قورسە بەسەرشانیوە ناڕەحەتە. بەڵێ طبی ئەم دەنکۆڵانە بەدەر لەوەی کە دەنکۆڵەی خاک و لم ئەبێت کاتێ بەسەر ناوچەیەکی نیشتنی ئەڕوات ئەو کاتە هەندێک دەنکۆڵەی تر هەیە کە پێکاتەکانی جیاوازە لە ڕووی کیمیاویشەوە جیاوازە مەسەلە دەنکۆڵەی کە ئەرمۆنی تێکەڵ ئەبێت دەنکۆڵەی خوێی تێکەڵ ئەبێت دەنکۆڵەی هەڵاڵەی تێکەڵ ئەبێت دەنکۆڵەی با بڵێن بەکتریا و ڤایرۆس و ئامانەی تێکەڵ ئەبێت و ئەو ئاستی کە ڕێگە پێ دراوە بە پێی پێوەرەکان طبی ستاندەرتی نێودەوڵەتی پێ هەیە ئەڵێ ئەگەر هات ئەو دەنکۆڵانە لە جۆری پرایمەری بوون ینی خۆی هەر بە پێکاتی دەنکۆڵە تێکەڵ بە بەرگەهەوا بوو بێت ئاستی ڕێگە پێدراوی 9 مایکرۆگرامە لە متر مکعابێکە 9 مایکرۆگرام لە متر مکعابێکە بە تێگرا لەسەر تاسەری ساڵێک یعنی لەسەر تاس ئەبێ لەوە زیاتر نەبێ هەر کاتێک لەوە تێپەڕی ئەو کاتە ئەمە هەڕەشەیە بۆ سەر مرۆڤەکان و دەنکۆڵەی دوونیوی یعنی کە دوونی و مایکرۆن و خواردترە هەتا 1 مایکرۆن ئەمە چەندی ڕێگە پێدراوە یعنی تقریباً 16 مایکرۆگرام لە هەر متر مکعابێک کەوایەک کەواتە کە دەنکۆڵەکان گەورەتر بێ ئەو با بڵێن ئاستەی زیاتر سەقفەکەی زیاکات. جۆری سێهەم ئەوەی کە دە PPM ئەمە 150 مایکرۆم چکە ئەمانە یەکەم لەبەرەوەی قەبارەکانیان گەورەیە مەودای درێژخایان ناتوانن بڕۆن لە ماوەیەکی زۆر کورتە ینی چیەکەن ئەنیشێن لەسەر خاکەکە ئەنیشێن و بنە هۆکارەوەی کە خاچی ناوچەکەش گۆڕانی تیابێت و لەگەڵیشیا چەندەها نەخۆشی لەگەڵ خۆیان بێنن و ئەکرێت هەندێک لایانی پۆزتیفیشیە بێ لە ناوچەیەکی دەوڵەمەند بە کانزەکانەوە بە توقمەکانەوە بێ خزمەتی با بڵێن بە پیتی خاکەکە و کات کەوانە ئەمانە هەمووی لێکەوتن وەکوی ئاماژەم پێکرد نۆیەک با بڵێن پرایمەریەکە بۆ دوونیویەکە ینی ئاستێکی هەیە دەیەکە ئاستێکی هەیە و دوونیوێکەش ئەگەر ینی پرایمەری بێت ینی سەرەتایی بێ ینی هەر لە بیدایەتەوە بە دەنکۆڵە چوو بێتە ناو بەرگاوە ئاستێکی هەیە و ئەگەر سێکەندەریشی تێکەڵ بوو بێ ئاستێکی هەیە کەواتە ینی با بڵێن ڕاستپاردەی من بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیە ئەمە کارتێکەرێکی زۆر گەورەیە لەسەر لایەنی تەندروستی تەنانەت ئەگەر تەنها دەنکۆڵەی خاک بێت. پرسیارەکە سەبارەت بەوەی کە ئایا ینی ئەم خۆڵبارینە سوودی هەیە یا زیانی هەیە
من پێتەڵێم بە شێوەیەکی گشتی ئەگەر بڵێم لە سا هەشتای زیانی هەیە و لە سا دە بۆ 15 سوودی هەیە ئەمە ئەم ڕێژەیە بە هەند وەرگرە چکە زیانەکانی زۆر زیاترن لە سوودەکانی بۆ ئاماژەمان پێکرد بۆ ئاماژەمان پێکرێت کە ئەبێس ئەکرێ سەرچاوی هەندێک توخمی خۆراکی بێت توخمی خۆراکی بێ ئەو توخمە خۆراکیانە ئێمە لە ڕێی با بڵێن بە پێینکردن بە پێینی ئۆرگانی بێ بە پێینی با بڵێن کیمیاوی بێ خاکەکە چاکەین و خەسڵەتی چاکەین بەڵام زیانەکانی ئێمە پێمان چاک ناکرێت زیان ئەبێ بۆ کوێ زیان ئەبێ بۆ ناوچەیی کە لێی هەڵەکە چکە بەشی سەرەوەی چینی خاکەکەی کە تایبەتمەندێتی تایبەتی هەیە و میدیایکی تایبەتە بۆ گەشەی ڕووەک لە دەست ئەو ناوچەیە ئەچێ کە لێی هەڵئەکات بەڵام بۆ ناوچەی کە دائەبارێت نەخێر زیانی تەندروستی هەیە زیانی پیسبوونی کوالتی هەوای هەیە پیسبوونی بینینی هەیە ئەکرێکە لە ڕەوشی با بڵێن داباریم کە لە ڕەوشی داباریم کە کەواتە لێکەوتەکانی یعنی بە شێوەیەکی گشتی لێکەوتە نەرێنیەکانی زیاترە لە سوودەکانی. چارەسەرەکان ئەوەی کە حکم لەسەر ڕەوشی ژینگەی تەندروستەکە مرۆڤە هەر کاتێک مرۆڤ ئەو سەلیقەی لا دروست بوو خەمخۆری بە ژینگە بکات وەکوەی کە ئاماژەشمان پێکرد پەروەردەی ژینگە بەرقەرار بێت ئەو کاتە ئەتیتیوتی ئەبێ بەشداری کارای ئەبێ تێگەشتنی باشی ئەبێ و هەوڵ و چالاکی خۆبەخشانەی ئەبێت لای ئەو تاکە بەڵام بەداخەوە ئەمە لە سەرتەسەری جیهان تەنها لە وڵاتە ئەوروپیەکان نەبێ تا ئاستێکی باش و لە یابان لە هەندێک وڵاتی تر هەیە ئەم بابەتە جێگەی بایەخیانە و جێگەی خەمخۆریانە بەڵام لە سەرتاسەری جیهان ینی ئەم بابەتە وەکو پێویست بایەخی پێنێراوە و باشترین بەڵگە لە ساڵی 2000ەکانە دوو فلیم پێشکەش کرا لە کەناڵێکی بریتانی کەناڵی چواری بریتانی فلیمێکیان خەمخۆرانی ژینگە بوو کە لەژێر ناوی با بڵێن ڕاستێکی نەخوازاو ئەن ئینکۆنڤینەنت تروس ینی ڕاستێکی چاوەڕوان نەکراو کە سەبارەت بە کارتێکردن بوو لە ژینگە لەولاوە جەماعەتی بەرامبەر فلیمێکیان دەرهێنا وتیان درۆی گەورەی چاواشەکاری بۆ ئەوەی کەشوهەوا هۆکاری مرۆڤە کەواتە خودی مرۆڤە ئەمڕۆ حاکمی مطلقە لەسەر ئەم هەسارێ مرۆڤە چێوە و ئەوەی کە سلوکێتی مرۆڤیش با بڵێن ڕێکە خاو تەنزیم ئەکا و کۆنتترۆلێکە دەسەڵاتە تۆ ئەبینیت بە شێوەیەکی گشتی ینی دەسەڵاتی وڵاتەکان ینی ئیجماعێکی نێودەوڵەتی نەبووە ئەکرێ هەندێک وڵات لە وڵاتە ئەوروپیەکان من ئاگام بیانە ئەوان خەمخۆریان هەیە هەنگاوی تەندروستیان ناوە لە هەموو بوارەکانە باخیان بە ژینگەیاوە بەڵام زۆربەی وڵاتەکانی تری جیهان ئەم بابەتیان وەکو پێویست ینی بە هەند وەرنەکردووە و باشترین بەڵگەش ئەوەیە تاوەکو ئێستا سی کۆبوونەوەی نێودەوڵەتی ئەنجام دراوە بە بربەستی لە گۆڕانی کەشوهەوە و نێڵن پلەی گەرما لە یەک پلە و با بڵێن نیو زیاتر بێت بەداخەوە ینی هەموو جارێک بە بیانوویەک لە ساڵی 2015 ئەو لە ساڵی 1970 ڕێکەوتنامەی زۆر کرا پابندی پێی نەبوو لە ساڵی 2015 سەرۆکی ئەمریکا بە هەموو شێوەیەک بە تویتەرێک ینی با بڵێن پابندی خۆی بەتاڵ کردەوە وتی ئێمە ئەم شتە باوەڕمان پێی نییە ئەمەوە کارێکی سروشتیە ئەجا کە تۆ ئێرادەیەکی نێودەوڵەتی نەبێ بۆ بایەق ینی وە لەگەڵیا ئەم ئێرادە نێودەوڵەتیە پەروەردەی ژینگەی لای هەر تاچێک نێنە تێکایەوە لەو خۆشببختانە UN قەراریە کە لە ساڵی 2025ەوە کە تەواوی وڵاتانی جیهان با بڵێن پەروەردەی ژینگە بێ بە تەورێکی هەستیار بچێتە منهەجیانەوە. طبعا ئێمە دایمە پێشنیارەکەین بۆ هاونیشتمانیان لە کاتی خۆڵبارنا تا دەتوانن لە ماڵۆ بمێنەوە مەگەرێکێک زۆر زەروە پێویستکە خودکارێکی بڕاتە دەرەوە لە ماڵۆ بمێنێتەوە دەرگا و پەنجەرەکان داخە بۆی کەمترین گەردیلەی خۆڵ بێتە ناو ماڵەوە بەڵام ئەگەر ناچار بچیت دەرەوانێ کۆمەڵە ڕێنمایی تەندروستی هەیە کە دەکرێت جێبەجێکی بۆی عادەتی هەڵمژێنی گەردی لە تۆزەکانت کەمتر بێتەوانێت بۆ نمونە دەکرێت کە ڕۆشتی دەرەوانێ بەتاوەتی ئەوانەی کە خۆیان حساسێتی وەرزیان هەیە یاخودەوانی کە خۆیان کێشیسەکانیان هەیە ماسک بەستن بۆ بۆی کەمترین
گەردیلەی تۆز هەڵمژن یاخود دەبێ ئەوان بادایمە پێ بچکە بە شکلەوانە تووشی وشکبوونەی قورگ و خورانی قوڕگەمە توان ناو بەناو کومێک ئاو بخۆنەوە بەشێکی تریان حساسیەتی چاویانەیە سووربوونەوەی چاویانەیە چاویان ئاوەکە یاخود خورانی چاویانەیە ئەمە ناتوانن چاویلکە بکەن بەشێکی تریان نا حتا ئەمەش بۆ نمونە ناتوانێت کۆنتڕۆڵی بارودۆخی تەندروستیان بکە دەتوان حەبی حساسیەتی وەرزی بەکاربێن بەتی لەوانی کە خۆیان حساسیەتی وەرزیانەیە بەشێک ترمانێ بۆ نمونە ڕەبۆ قەساباتی درێژخانیە ئەمە نەخۆیان پەمپی تایبەتیانێ بمە نەخۆشەکان لە ڕۆژانی ئاسایە جارێک بۆ 2000 بەکاردێن لەو ڕۆژانە دەکرێت 2000 یاخود زیاتر لە 2000 بەکاری بێنن و گرنگەکە دەرمانەکان و گیرفانیان بێت و کاتێک کە تەنگە نەفەس دەبن هەزەکەن سنگیان غیزەغیزی بۆ دوزۆ کۆکیێکیان هەیە کە ناتوان کۆکیان کۆنتڕۆڵ بکەن ئەو دەرمانەتوان بەکاربێن بەڵام بێگومان لە هەمووی گرنگتر چاویلکە و ماسکردنە. ئەو ڕێکارانە یعنی وەکۆی کە سین وڵاتێکە ئێستا نزیکەی سێ یەکەم زیاکردنی پانتایی سەوزاییە زیاکردنی پانتایی سەوزایی دووهەم لە تاچێکەوە تا سەر ئاستی ینی با بڵێن تەواوی مرۆڤەکان ئەوەی گرنگە کە ئێمە ڕوو لە وزەی خاوێن بکەین وزەی خاوێن وزەی تیشکە وزەی باە وزەی مەسلە بایۆیە وزەی ینی کۆمەڵی سەرچاوی گرنگت هەیە کە تۆ ئەبێ بکرێ بە سەرچاوە و دەستبەرداری وزەی سوتەمەنی نەوتی بین چکە سوتەمەنی نەوتی هۆکاری سەرەکیە بۆم حاڵێکی ئێستا ڕەخساوە و لەسەر و هەمووشانەوە خاڵێکی گرنگتر دیاریکردنی سنووری دانیشتوانە یعنی من چۆن ڕێگە بەم لە ماوەی 25 ساڵە 2 ملیار خەڵک لەسەر ئەم هەسارەیە زیاد بکە یعنی تۆ بینە مەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ئاماری زۆر پێشتر ینی ئەم ڕقەمانەی کە ئێستا پێمانەڵێت تووشی شۆکمانەکە زیابوونی دانیشتوان و هەر کاتێک ئەو خەڵقەشت بە سەلیقەیەک و بە تێگەشتنیی عەقلانیت بوونی بایەخی بۆ ژینگە نەبێ ئەمە کارەساتت بۆ ئەخڵکەنێت دوایی ئەو ناوچانەی کە بیابانە پێویستە هەندێک ناوچەی بیابانی ینی لێ بڕوێنی وەکەوەی کە سین پەیڕەوێکە ناوچەی ڕوەکی بیابانی کە تەحملی بیابان ئەکا و بربەستی ئەکا لەوەی کە خۆڵبارین بێت ئەمە خاڵێکی گرنگە دوای هەندێک کۆندیشنەر هەیە هەندێک مسلحات هەیە ینی با بڵێن چاکەرەوەی خاک ئەکرێ ئەم چاکەرەوەی خاکانە سەرچاوێکی ئۆرگانی بێت سروشتی بێت ئەمانە تێکەڵ بکرێ بە خاک ئەو کاتە لەمە ینی لەم دیاردەیەکەم بکەنەوە عێراق لە ساڵی 2012 بڕیاری یاوە پشتێنێکی سەوزکە لە ناوچەی مۆسڵەوە هەتا ئەگا بە بەسرا بەداخەوە تا ئەسانەی کرد کەواتە ینی ڕووکردنە وزەی خاوێن دیاریکردنی ژمارەی دانیشتوان دوایەوە پەروەردەکردنی خەڵکەکە و گۆشتکردنی بە پەروەردەیەکی ژینگەی تەندروست دوایەوە ڕووکردن با بڵێن زیاکردنی پانتایی سەوزایی ئەمانە هەمووی خاڵی گرنگن کە ئەکرێت ینی ئەم کاریگەری خۆڵبارین و پانتایی خۆڵبارینانە ینی لە دوایەوە کەم کرێتەوە ینی بەداخەوە ئەڵێم ینی ئەم حاڵانە ئەجا سەستێنەبڵەتی لە بەردەوامی لە کشت و کاڵیە ینی بەدیدی ئەوەی کە تۆ ڕێبازێکی تەندروست دەبێت بۆ کشت و کاڵ تاوەکو لە ناو یان چێلگە کشت و کاڵێکە چکە کشت و کاڵیش ئاوی زۆر ئەوێ وە کارتەکەرێکی سەرەکی لەسەر خاک بەوەی کە پیس ئەکرێ بە موبیدات ئەکرێت ئێمە بیرکەینەوە لەوەی کە دائیمە خاچی کشت و کاڵیمان ینی بە تەندروستی بێڵینەوە توخمە خۆراکەکانی تیا بێڵینەوە ئاستی ئاوی تیا پەرێزرا بکەین ئەمە کۆمەڵێ با بڵێن هەنگاوی تەندروستی بۆ هەیە من پۆند دروستکەم پۆندی چاک دروستکەم لەو ناوچانەی وشکایەتی تایە ئەم پۆندانە ئاوم بۆ کۆکاتەوە بربەستی بکات لە ئاوەکە نێڵێن لە دەسم چێت بە تایبەتی لەو کاتانەی کە لێزمەی باران ئەبێ ئەبینی جوتیارێکی مسر ینی ئەم با بڵێن ڕێبازەی پەیڕەو کردووە بینی لەوە کردێتەوە دابارین لە وڵاتەکەی کەمە ئەو دابارینەی کە ئەبێ کۆیە کاتەوە لە حوزێکە بۆی خاک کاڵەکەی درێژێ پێدان لەسەر هەبێ بۆ کشت و کاڵ